ئەگەر بڕۆینە سەر بابەتی تورکیا کە یەکێکە لە دراوسێ کاریگەریەکانتان ئۆپەراسیۆنە سەربازیەکانی تورکیا لە هەرمی کوردستانی عێراق بۆتە هۆی ناسەقامگیری ژیانی خەڵکەوە بۆتە هۆی تێکچوونی ژیانی هەندێک گوندەکان بەڵام حکوومەتەکەتان بەردەوام گوتوویەتی کە نابێ پەکەکە لە هەرمی کوردستانی عێراق بمێنێتن چونکە بۆتە هەڕەشە بۆ سەر خودی ئاسایشی ئێوە لە ڕژێر ڕۆژنایی ئەو ڕاگەیەنراوەتان پێت وایە چی هەڵوێستێکتان هەیە لەسەر ئۆپەراسیۆنە سەربازیەکانی تورکیا لێرە چونکە ئەوان دەڵێن ئەوان لە دژی گروپێکی دژمنکار ئۆپەراسیۆن دەکەن بام شتێک ڕوون بکەمەوە پەیوەندی ئێمە لەگەڵ تورکیا لەسەر زۆر بناغەیە و لەسەر زۆر ڕووە پەیوەندیمان هەیە لە ڕووی بازرگانیەوە هەروە ئێمە دراوسێیەکین ئێمە نیگەرانی ئەمنی هاوبەشمان هەیە و ئەم پەیوەندیە بۆ هەردوو لە قازانج بەخش و سوود بەخش بووە لە بارەی ئەو ململانەی کە تۆ باست کرد و لە بارەی هەبوونی پەکەکە لە نێو خاکەکەمان ئەوە پرسێکی هەستیارە وەکو پێشرکردنی سەروەری عێراق لێک دەدرێتەوە چونکە گروپێکی بیانی هاتوۆتە نێو خاکی عێراق نەدەبوو ڕزگار بکرێت پەکەکە وەکو پەنابەر نەهاتوونەتە ئێرە بەڵکو وەکو ئەلتەرناتیڤی دامەزراوە یاساییەکان کە لەلایەن خەڵکەوە هەڵبژێراون خوان وا دەبینن ئێستا پەکەکە هەندێک ناوچەی داگیر کردووە و ڕێگە لە خەڵکی خۆجەی دەگرن ڕێگە نادەم بگەڕێنەوە نێو گوندەکان و نێو کێلگەکانیان ئەوە شتێکی ئەمنی و کێشەیەکی ئابووریشە بەردەوامبوونی کێشە لەو ناوچە سنووریانە 800 گوندی کوردستان تا ئێستاش بەهۆی ئەو ململانەیەوە نەمانتوانیوە خزمەتگوزاریان بۆ دابین بکەین و ئاوایان بکەینەوە کە لە نێو براون ئەوەش هەمووی بەهۆی ململانەی نێوان تورکیا و پەکەکە و هەبوونی پەکەکە لەوێ بووە هۆی ڕاکێشانی تورکیا بۆ ئەو شوێنانە ئەگەر پەکەکە لەوێ نەبا پێم وایە زۆر زەحمەت دەبوو بۆ تورکیا کە پاساو بهێنێتەوە و بێتە نێو سنوور بۆیە پەکەکە دەیتوانی خزمەتێک بە هەمومان بکات ئەگەر سنوورەکانمانی بەجێ هێشتبا و هیچ پاساوەیەکی نە بۆ ئێمە و نە بۆ تورکیاشی بەجێ نەهێشتبا بۆ ئەوەی ململانەی ڕوونەدابا بێگومان ئێمە حەزمان لە ململانەیە چونکە ئێمە باجەکەی دەدەن خەڵکی ئێمە باجەکەی دەداتن بۆ ئەو ململانەیە کە ئێستا بەڕێوە دەچتن بەڵام پێویستە سەیری ئەوە بکەین کە چی کێ بەرپرسیارە لە دروستکردنی ئەو کێشەیە لە نێو خاکەکەمان هیوادارین لە کاتێک بێت و سەروەری ئەم خاکە ڕێزی لێ بگیرێت و پەکەکە ڕازی بێتن و بە تەنیا جێمان بهێڵێت ئەو کات تورکیاش هیچ هۆکارێکی نابێت بۆ هاتنە نێو خاکی ئێمە بۆ گەیشتن بەوە بێگومان ئەوە دەبیتن کە پرۆسەی ئاشتی لە نێو تورکیا بەردەوام بێتن ئایا ئێوە هیچ هەوڵێکتان هەبووە وەکو حکوومەت هەرمی کوردستان کاتێک باس لە پرسەنەوەخۆیەکانی تورکیا دەکەی ئەوە شتێکە کە دەبێ ئێمە ڕێزی لێ بگرین ئێمە دەسوەردان لە هیچ وڵاتێک ناکەین و لە کاروباری هیچ وڵاتێک ناکەین و داوا ناکەین لە هیچ وڵاتێکیش کە دەسوەردان لە کاروباری نێوخۆی ئێمەدا بکاتن تاکەشت کە ئێمە دەتوانین بکەین و ڕۆڵمان هەبێتن ئەو کاتە دەبێتن کە داوامان لێ بکرێ بچین ڕۆڵ بگێڕین بۆیە دەمانەوێت هەموو وڵاتێک ئاشیانە تاکلانە جێبێڵین و لێیان گەڕین خوان برانی خوان بدەن